سەماعیتان باش بینەرانی خۆشەویست ئەمڕۆ لەگەڵتانە بین بۆ باسکردنی قۆناغەکانی سپڕی لە خانمانە ئەو خانمانەی کە ئەو پلانیان هەیە چۆن دەست پێ بکەن و ئایا پێشوەختە چۆن سەردانی پزیشکی ژنان و ناڵبوون بکەن چی پێویستە کە ئاگادار بن لەم بابەتە و دواتریش باسی و گرفتان ناکەن کە لە کاتی سپڕیا دروستە بێ میوانداری دکتۆرە جوانی تا سەلاحمان کردو کە پسپۆری نەخۆشیەکانی ژنان و ناڵبوونە دکتۆرە بەخێراتی سپاس بۆ سپاس بۆ ئێوە سپاس بۆم دەرفەتە ئەتوانین بڵین سپڕی نەخۆشیە نەخێر زیکپڕی نەخۆشی نییە زیکپڕی فیزیکال چێنجەوە تە گۆڕانکاری فیزیاییە کە فسیۆلۆجیە فەسلەجیە کە لە لەشی خانمێکا ڕوو دەدات و تقریبا نەتوانین بڵین گفتێکی خوای گەورەشە هەدیەکی خوایەکە ئەوەیە ئەو بڵین ئەو پلەیەوە بە ئافرەتیەتی بە فیمێڵ کە توانێ مناڵێکی وەچێکتر بخاتەوە و مناڵێک بێنێتە دنیاوە بۆیە بەم پرسیارە دەست پێکەین چکە ماوەیەک بەر لێ سەرە توڕە کۆمەڵاتیەکانەوەمان بڵاو کردەوە کە دووگیان بوون حاڵەتێکی سروشتیە و نەخۆشی نییە بەشێکی زۆری خامان نووسیبان ئەگەرەمە نەخۆشی نەبێ بەم هەموو گرفت و هیلاکی و ئازارەوە چی نەخۆشیە بڵێ ئاخر شتێکەیە لە قورئانان کە بڵین بەهشت لە ژێر پێی دایکانە لەژێر لەسەر ئەوەیە کە تۆ ئەو نۆمانگە ئەو دایکە بە پێستی سکی بڵین وەچەیەک ئەخاتەوە ئینسانێکی کامڵ ئەهێنێتە دنیاوە و تا 2 ساڵیش کە بڵین بەخێوی ئەکات و بەخەمیەکات گەورەیەەکە یعنی لەسەر ئەوەیە لەسەر ئەو ئەجرە لەسەر ئەو هیلاکی و ماندووبوونەیە کە ئەو دایکە ئیچێژێ ئەگەر خانمێک بە تەمای دووجان بوون بێت بڵێ لەکەیەوە ئەبێ مشوری خۆی بخوا بۆی کە حاڵەتەکەی بەو پەڕی سروشتی و نۆرمەڵ و بە بێگرفت بڕات دکتۆرگیان ئەمە پرسیارێکی زۆر تەواوە لە بەرەوەی لەم ڕۆژگارەیە ئێمە ئەزانین زیاتر سەریکە خانمێک کە بێوێ دووگیان بێ پێش ئەوە مجموعەیە شتێ بیکە ئەبێت تأكيدکە لە صحەتی نفسی خۆی و بزانە ئایا نفسیەن و جەسەدیەن واتە گیانیشی حازرە جەسەدیەن حازرە ئەمە بەچی ئەزانێ ئەبێت سەردانی پزیشک بکە و هەموو ئەو بڵین پشکنینانەی کە پێویستە هەر لە ڤیتامیناتەوە کانزاکانەوە لەوانەیە ڤیتامین دی غودا کە ڕژێنی غودا بۆ نمونە یان ئەبێ فۆلیک ئەسید وەرگێ ئەبێ ئەم پشکنیانە بکات هەمووی ئەنجام بدرێ ئایا نفسیان ئەم دایکە حازرە ئەم خانمە حازرە ببێ دایک یان ئەو تا لەژێر بڵێن زەختێکی ترایە کە ئەمە زۆر تەسیری تێ بڕیارەکە بێ هی خۆی بێ بڵێ نەکاری خۆی بێت طبعاً بڕیارەکە دوولایەنەیە لە بەرەوەی هەموو بڵێن خانمێک لەگەڵ هاوسەرەکەی ئەتوانێت ئەو بڕیارە بە بەڵام مەبەستمان چییە ئەبێ فۆلیک ئەسید وەرگێ فۆلیک ئەسید لە ماوەی مانگونیوێ بۆ 3 مانگ پێش دووگیانی وەرگیرێ باشترە ئەمیش لە بەرەوەی کە ئێمە بڵێن خۆی ئەزانی لەم ڕۆژگارەیە لە بەرەوەی ئەشعاتی مۆبایل و مادەی کیمیایی زۆرترە و نەخۆش زیاتر یعنی ئەو دایکە زیاتر معڕەزە بۆی کە مناڵێکی مشەوەهی ببێ یاخود ئەو تا تووشی لە بارچوونی زۆرتر ببێ یان ئێمە مزاعفاتی هەیە ینی مزاعفاتی حملمان هەیە کە ئەویش خۆی لە چیا بینێتەوە بڵێن حمل خارج ڕەحم کە دروست ئەبێ ئەگەر پێشتر ئەگەر دایکەکە ئیلتیهاباتی زۆر ببێ بە تایبەتی لە ناوگیانی و لە بۆری مناڵانە کاما بێ بەهۆی سەبەبی ئەوەی کە حملی دروستە بێ بەڵام لە دەروی مناڵان دروستە بێ کە ئەمەش بڵێن بەڕاستی ئەوانە نەخۆشین کە لەگەڵ حملەکەیە بڵێن هەیبێت دایکەکە زۆر باش ئەمە لە سێمانی یەکەم دەستی بەوە کرد نە ئەفۆن ئەمە پێش حمل باسەکەین ئێمە پێش حمل دایکەکە ئەبێ بڵێ 3 مانگ بۆ مانگونیوێک پێش ئەوە ئەبێت سەردانی پزیشکی پسپۆر بکە و ئەم بڵێن پشکنینانە بکات و ئەبێت قەناعەت کاکە حازرە و تەمەنیشمان هەیە ئێمە ئەوەش ڕێگە یەکێکی ترە لە ڕێکارەکان بەڵێ 25 بۆ 35 کە لە خوار 25ەوە زۆر کات کێشەمان بۆ دروستەکە بە تایبەتی ئێستا بڵێن دووگیانی زۆر بۆ لە تەمەنی تین ئەیجاواتە لە بینی 15 بۆ 20 کە ناگاتە 20 زۆر بەیان ئەو حامیلە ئەبن دکتۆرە ئەو شێوازی دووجانبوونە لەو تەمەنەکەمە بۆچی گرفت دروستەکە بە نمونە ڕەنگە لە پێشترە خواردنی ئەو دایکە باش نەبوو بێت باری دارایی باش نەبوو بێت ئێستا ڕەنگە کەسێک کە لە 16 دووگیانە بێت باڵایەکی زۆر باشی هەبێت لە ڕووی جەسەدیەوە بە تەواوی پێگەیشت بێت ئەمانە خۆی بۆ خۆی گرفتە یاخود گرفتی دیکە هەیە لەم گرفتی دیکە هەیە هەر خۆی حمل یعنی دووگیان بوون لە خوار تەمەنی 20ەوە تێگەی لە 15 بۆ 19
ئەمە یعنی کێشەمان بۆ دروستەکە دایکەکە لەوانەیە خواردنی تەواو نەبێ یعنی عقلی زۆر ها ئێشتا وەکو کەسێک نییە لە سەر و هەشدەوە بێ کە زۆر هەستکا درک بە شتەکان بکات کە پێویستەکە بۆ نمونە ئەم کەسە خواردنی چۆن بێ بڕیار با لەسەرەوەی کە چۆن بژی بەڕاستی یعنی ئەمە تەسیری هەیە لە بروی ئێشتا زۆر عقلی کامل نییە لە بروی هەمومان نەزانین لە سەر و هەشدەوە ئینسان ئەتوانێت درک زیاتر بە شتەکان بکە و ئەمە کۆمپلیکیشنی بۆ دروستەکە زۆرتر مناڵی بڵێن مشەوەهیانە بێ ئێشتا لەوانەیە تەنانەت ڕەحم و هێلکەدانیشی بەو ڕادێ حازر نەبێ وەکو کەسێکە لە سەر و 20 ساڵەوە بێ لە سەر و 25 ساڵەوە بێ زۆر باشە بینەرانی خۆشەویست دەتوانن ئەوانەی لە تۆر کۆمەڵاتی فەیسبوک ئێستا ڕاستەخۆ بینەرمان پرسیارەکانیان بنووسن و منیش وەڵامی پێویستیان بۆ وەرگرم بابینە سەر گرفتەکانی کاتی دووگیان بوون بەڵێ خۆی ئەگەر دووگیان بوون بە پلانیش بێت یعنی مجموعەیە گرفتی هەیە بۆ نمونە لە سێمانگی یەکەمە دایکەکە لەوانەیە گرفتی ڕشانە و دڵتێکەڵاتنی زۆر بێ یاخود ئەوە تا ئێستا باسیەکەم یەک یان ئەو تا لەوانەیە ئازاری سکی هەبێ یان لەوانەیە خوێنی بهەبێت حەزە جارێک هەنێ جار خوێن ببینێ ئەمە خۆی لە چیا بینێتەوە ئەگەر کەسەکە ئازاری هەبێ لەوانەیە بڵێن بۆ نمونە بەرەو لە بارچوون بڕوە ئازاری سکی بەردەوامی هەبێ یان لەوانەیە ئیتیهابی هەبێ پێشتر تەشخیص نەکرابێ پشکنینی بۆ نەکرابێ ئەگەر نەزیف بێ دایکەکە خوێن ببینێ لەوانەیە بە هەمان شێوە ئێمە چەند جۆرێک بڵین لە بارچوونمان هەیە لەوانەیە مناڵەکە مردبێ دایکەکە هەستی پێنەکە یاخود مناڵەکە مابێ بەڵام ئێشتا دایکەکە نەزیف بێ بەسەریەوە کە پێوترێ ئیسقات مهدد دواتە احتیمالە لە باری بچێ باشە یان ئەوە تا ئەگەر ڕشانە و دڵتێکەڵاتنی هەبێ هەرچەند ئەمەیەکێکە لە بڵێن نیشانە فسیۆلۆجیەکانی دووگیان بوون بەڵام ئەگەر زۆر بێ لەوانەیە حمل ئەنقودی بێ واتە حملی هێشوەترەی پێ ئەوترێ یاخود ئەوە تا حەبل خارج ڕەحم بێ یان بڵێن بۆ نمونە ئەگەر زۆر بێ دایکەکە وشکە بێتەوە پێویستی لەوانەیە بەداخڵ بوون بێ لەوانەیە پێویستی بەوە بێ کە چارەسەری پزیشکی بۆ بکرێت تەداخلی پزیشکی بۆ بکرێت زۆر باشە چی بکرێت بۆی کە مناڵێکی ساخ دروست بێ لەم دووگیان بوونەوە چی بکرێت مناڵی ساخ ئەرۆکە ئەوی پێشتر باسمان کرد یەکەم دایکەکە بێ سەردانی پزیشکی پسپۆر بکە پێش ئەوەی کە دووگیان ببێ چونکە ئێمە زۆر کەیسات حاڵاتمان هەیە هەم لە دەروەی وڵات هەم لە ناو وڵاتیشە یعنی لە ناوخۆشە کە ڕیکۆرد کراوە دایکێک تەنها فۆلیک ئەسیدی وەرنەگرتووە هیچ کێشەی نەبووە صحیحەن هیچ کێشەی نەبووە تەنها فۆلیک ئەسیدی وەرنەگرتووە مناڵەکەی یعنی لە چەنەها شوێنەوە کێشەی بۆ دروست بۆ مناڵەکەی مشەوەها ینی ئەمە بردنێکی زۆر لەسەر ئایلەکە دروستەکە دایکێک لەوانەیە یەکەم سکێتی یەکەم جارێتی حامیلە ئەبێ و گەنجە مێردەکەی بە هەمان شێو هاوسەرەکەی گەنجە کە ئەمە بێت تا ئەیامێکی زۆر مناڵێکی نقصان بەخێو بکەن یەکێکی تر لەو شتانی کە بەداخەوە ئێستا کۆمەلگا لە کۆمەلگەی ئێمەیە زۆر بۆ ئەویش ئەوەیە کە بڵێن دایکەکە بەکارهێنانی ئەها ڤەیپ و نێرگەلە و ئەم شتانە کە سۆشیال لایف یعنی کە یاخود خەڵک ئەوە تا تێک چووە هەموو بڵێ یان بۆ نمونە دایکێک لەوانەیە کحول وەربگرێت یاخود ئەوە تا بڵین بۆ نمونە پێتیان هەیە لە ماڵەوە کە پشیلە یان هەر پێتێکی ترکە لە ماڵەوە هەیەی نازانێ ینی ڕادەی سەقافەتەکەی ئەو نەنیە یاخود بڵین هەر ناشی زانێ نەی بیستووە کە لەوانەیە ڤایرۆسێکە بێ میکرۆبێکە بێ لە پشیلۆ بگوێزرێتەوە بۆ دایکێکی دووگیان کە کێشەی بۆ دروستەکە لەوانەیە کێشەی لە بارچوونی چەندجاری بۆ دروستکە یاخود تا مناڵی مشەوەهی ئەبێ یان ئەوە تا مناڵی پێشوەختە ئەی خاتە سەر ئەوەی کە ژانی پێشوەختەی بۆ دروستکە ئەفۆن دکتۆری شتێکمان باز نەکرد ئێمە وتمان ئەمە باسی ئەو کێشانەمان کرد لە سێمانگی یەکەمە سێمانگی دووهەم بە هەمان شێوە ئەگەر دایکەکە لەوانەیە صحیح بێ هیچ کێشەی نەبوو بێ یاخود ئەوە تا تووشی زەختە بێ هەنێ جار بڵێن بۆ من دەرئەکە بیدایەتی ئەوەی کە نەخۆشێک تووشی بەرزە فشاری خوێن ئەبێ یان ئەوە تا شەکرە ئەمانە لەگەڵیانمێنەوە بۆ دوای دووجانیەکەی ئەمەرج نییە نەمەرج نییە مەرجنیە لە سایە تقریبان 30 بۆ 50 ئەیپەڕێنێ و هەنێکیشان ئەمێنێتەوە خاستەن ئەگەر دووبارە بوونەوەی لەگەڵ دووبارە بوونەوەی حملەکانە زیاترە بێت چانسەکە کە بمێنێتەوە طبعا بێ ئەوش لە ڕێگەی پشکنینەوە یان ئەوە تا دایکێک بە هەمان شێوە لە سێمانگی دووهەمیشا معڕەزە بۆی کە بکەوێتە سەر خوێن کە احتیمالە بڵین ملی مناڵانی کورت بێتەوە یاخود بەرەو لە بارچوون بڕوە ئەوەش یەکێکە لەو کێشانە لە سێمانگی سێهەمە بە هەمان شێوە ئێمە گەورەترین کێشەمان لە سێمانگی سێمە مناڵی پێشوەختەیە مناڵێک ئەبێت یا ئەو تا پێشوەختە سەراوێت تەقی ئلتیهاباتێکی زۆری هەیە دایکەکە لەوانەیە سەراوی بتەقێ و بە پێشوەختەیی مناڵەکەی ئەبێ یان گەورەترین کێشەکانمان کە ئێستا لەبەر ئەوەی ئێمە ڕێژەی نەشتەرگەری جای کردووە پێشکەوتنی وێڵاشەکە پێشەکەوێ یاخود ئەو تا بە دەرەجاتە تەبان ئەویش کە ئەمانە گەورەترین کێشە بۆ گەشەی مناڵەکە دروست دەکات و بۆ دایکەکەش دروست دەکات زۆر باشە
پرسیارگاتۆ باسیەوە کە دڵە کوتێ لە کاتی سپڕ یا حاڵەتێکی ئاساییە یاخود پشکنین بەڵێ حاڵەتێکی ئاسایە گەردایکەکە هیچ کێشەی نەبوو بێ پێشتر بەڵام ئەگەرم دڵە کوتێ بە بەردەوامی هەر بەردەوام بێ بەبێ ئەوەی کە دایکەکە هیچ نەخۆشێکی هەبێ تای نەبێ بۆ نمونە هیچ ئیلتیاباتێک لە لەشیانە بێ ئەو کاتە پێویستەکە دکتۆرێکی پسپۆری دڵ بیبینێت و لەوانەیە پێویست کات ئیکۆ بکات بۆ نەخۆشەکە بۆ دایکەکە. چی بکرێت بۆی مناڵ پێشوەختە لە دایک نەبێ؟ دکتۆری ئەوە مڵتی فاکتۆریاڵە یعنی ئەوە بەڵێ ئەمە زۆر زۆرە بناڵ پێشوەختە ناتوانانی بەرگری لە مناڵێک بکەی کە پێشوەختە لە دایک بێت چونکە ئۆڕەدی هەیە یعنی بەپێی ئەبحاس و ئەو شتانی کە کراوە هەر یعنی هەمانە ڕێژەیەکمان هەیە مناڵ کە پێشوەختە لە دایکە بێ بەڵام دایکەکە نابێ ئیلتیابێ بێ بە هیچ شێوەیەک هەم ئیلتیابی میزەڵان هەم ئیلتیابی بڵێن ئەو دەرچەی زێ و ناو پۆشی مناڵان کە ئەمە یەکێکە لە سەبەبە هەرە مهمەکان ئەگەر وێڵاشەکەی لە پێشەوە بێت ئەوە پێشتر طبعاً ئێمە دایگنۆزەکرێت تەشخیصەکرێ بە سۆنۆگرافی کە ئەوەش وای لێکا لەوانەیە مناڵی پێشوەختەی بێ ئەگەر ئاوەکەی زیاب بکات یعنی ڕێگری بکرێت لە مزاعفاتی حمل بۆ نمونە ئەمەش لە ڕێچیەوە بێ لە ڕێ ئەوە بێ کە دایکێک سەردانی بڵێن بە ڕێگولەرلی واتە بە ڕێکوپێکی سەردانی پزیشکی پسپۆر بکات بۆی کە ڕێگری بکرێت لە کۆمپلیکیشنەکانی واتە لەو بڵێن هینە نەخوازراوانەی بەڵێ لەو دەرهاویشتە نەخوازراوانەی کە تووشی ئافرەتێکی دووگیان ئەبێت. یعنی ئەگەر دایکەکە تووشی شەکرە بێ ئاوکەی زیاکە لە ڕێ ئەوە مناڵێکی بە پێشوەختە زۆر جار ئێمە خۆمان ناچارە بین مناڵێک دەربێنین کە ئەوەیە کاتێکە گەشەی تەواو نابێ مناڵەکە کە پێوترێ IUGR واتە گەشەی ئەوەستێ لە سکی دایکە بۆ نمونە ئەبێ بۆی حسابەکەی بە بڵین بەپێی ئەوەی کە دایکەکە حسابی کردووە بە 35 هەفتە بێ کاتێککە ئێمە سۆنەری بۆکەین خاستن ئێستا سۆنەری ملەوەن هاتۆ کە پێوترە دۆپلەر ئۆڵتراساوند کاتێککە بۆی حسابەکەی بۆ نمونە سیوەک دەرەچێ یان کەمتر دەرەچێ ئەگەر فەرقەکە زۆر زۆر بێ ئەو کاتە لەوانەیە پێویستکە مناڵەکە پێشوەختە دەربهێنرێ ئەگەر گەشەی بوەستێ لە سکی دایکە. زۆر باش دکتۆرە ئیندۆمێتریۆسس باسی ئەوە کراوە لە کۆمنتا دیارە کەسێکە کە پشکنینی بۆ کراوە و پزیشک ئەم دەستەواژەی پێوتوە پێمان بڵێ ئەمە چییە و ئایا هۆکارە بۆ مناڵ نەبوون؟ بەڵێ ئیندۆمەتریۆسس واتە گەشەی خانەکانی ناوپۆشی مناڵبوون لە دەرەوەی مناڵبوون لە دەروی منداڵدان واتە لەوانەیە لەسەر هێلکەدان بێ لەسەر بۆریەکان بێ خۆی لە بەر ناوپۆشتێکی زیادە ناتوانین بڵێ وەکو گۆشتی زیاد تقریبەن بە شێوەی دۆت دەرەکەوێت بە شێوەی خاڵ دەرەکەوێت بەڵام مزاعفاتی زۆر زۆرە یعنی دەرهاوشتەی نەخوازراوی زۆرە بڵێ یەکێک لە سەبەبەکانی ئەوەی کە بڵێ زۆر باشە بێگومان پرسیایەتیش هاتووە خوێنخەستی ئەوانەی کە حەبی ئەسپرین بەکارێنن بەڵێ بەردەوام بن لە سەری خوێنخەستی بەڵێ کە تەشخیص کرا خۆی مهمترین شت ئەوەیە دکتۆرگیان لە وڵاتی ئێمە بگەیتە تەشخیص واتە بگەیتە ئەوەی کە تۆ دەستنیشانی نەخۆشیەکە بکەی و مهمترینیان ینی خوێنخەستی ئەبێ مەڵتی دیسپلینەری بێ واتە تەنها بە دکتۆرێکی بە پزیشکێکی بڵێن ژنان و مناڵبوون قەرار نادرێت کە ئەم نەخۆشە تووشی خوێنخەستی بووە ئەبێ عادەتەن ئێمە لەگەڵ پسپۆری خوێنە قەراری بۆ ئەدەین بۆ نەخۆشەکە و مجموعەیە بڵێن پێشتر مجموعەیە فەحسی هەیە لە دوای 3 مانگ ئەبێ فەحسەکانی لە ماوەی 6 هەفتەیە ئەبێ ئەو فەحسانە هەر هەمووی مجموعەیە پارامیتەرە ئەبێ هەمووی دووبارە کرێتەوە ئەگەر 2 جار پۆزتیڤ بوو ئەو کاتە قەرار ینی بڕیارە دەی نەخۆشەکە تووشی خوێنخەستی بووە چونکە ئەو نەخۆشە بێجگەلەوەی کە ئیخیتە سەر حەبی ئەسپرین کە ئەوە لە هەمویان بەسیترە ئەگەر زۆر بڕوات و بێ بە دۆپلەر ینی بەڕاستی کۆستێکی زۆر ئەکەوێت لەسەر ئایلەکە ئەبێ مانگانە بە دۆپلەر بڵێن متابعی حملەکە بکرێت لەوانەیە پێویستکە ئەسڵم بخرێتە سەر دەرزی ژێرپێستیش کە ئەوە بەڕاستی کۆستیە بۆ ینی بۆ فامیلەکە. بابێنە سەرەوەی خانمێک لە کاتی دووجانیە بەڕێزت باست کرد کە لە 3 مانگ بەر لە دووجانێکەش پێویستە سەردانی بەڕێستان بکاوکو پزیشکی ژنان و مناڵ بوون لە ماوەی دووجانەکە چەند جار سەردانی ئەوێت ئەمە یەکێکە لەو پرسیارانەی کە ڕەنگە ڕوون نەبێ لای خانمان یا خانم هەبێ هەموو مانگێک پێویستکە هەندێک حاڵەت هەموو مانگێ پێویست ناکات تقریب لە بینی مانگونیوێک بۆ 2 مانگ پێویستەکە سەردانی پزیشکی پسپۆر بکات بۆ دووبارەکردنەوەی بە شێوازە زانستێکی بەڵێ بە شێوازی زانستێکی ئەگەر حاڵەتێکی تایبەتە بێ ئەوە جیایە ئەوە ئێستا بۆ نمونە مناڵەکە دوانە بێ دوانە بێ مانگانە سەردانکە و لاوانەیە لە ئەخیرەکانە لە دوای 30 هەفتەوە 32 هەفتەوە بێ بە 2 هەفتە جارێکیش لە دوای 36 هەفتەوە گەردوانە بێت پێویستەکە هەموو هەفتەیە سەردانی پزیشکە ئەگەر بگاتە ئەو کاتە ئەگەر بگاتەوە لە چه حاڵەتێکە بڕیارەدەن کە لە بری حەبی ئەسپرین دەرزی بەکاربێن بۆ خوێنخەستی خانمان
لە کاتێکە ئەبێ کاتێکە ئێمە وتمان متابعەکەی بە دۆپلەر ئەەکەین کاتێکە بڵین سۆنەری ملەوەنی پێ ئەڵەن کاتێکە لەنا ئەکەیەتەوە بڵین نەتیجەکی ئێشتا زۆر باش نییە خوێن باش ناچێت بۆ مناڵەکە یان کێشەیەکی بۆ دروست کردووە لە بەرەوەی مجموعەیە پارامیتر هەیە لە سۆنەری ملەوەنەکە کە ئێمە بڵین احتیمادیەکەینە سەر ئەو کاتە ئەگەر ئەوانە بڵین بەوشت ڕادێ نەبێ کە مناڵەکە بە باشی گەشە بکە ئەو لەو کاتیا پێویستەکە بخێتە سەر دەرزی ژێرپێست لە ڕووی پزیشکیەوە ڕێگری لە مناڵبوون تا چەندێک ئاساییە هەروەکو ئەزانین یعنی هەر ئەبێ ڕێگری بکرێت لە مناڵبوون چونکە ناکرێ خانمێک هیچ ڕێگری نەکاو بڵێ لە بەرەوەی دواتر نەوەک مناڵم نەبێ ڕاستە ئێستا لە بەرەوەی بڵین ئەها باری دارایی و نەفسی و ببوونی ئەم هەموو زەختەی کە لەسەر خەڵکە یعنی لە دوای کۆرۆناوە کە بەسەر خەڵک هاتووە خەڵک یەک مناڵی ئەبێ دوایەوە بڵێن ڕێگریەکی زۆرەکە لە مناڵبوون ئیتر یا ئەو تا ئەگەڕێتەوە سەرباری ئاسایی یا ناگەڕێتەوە بەڵام باشترین ئەوەی ڕێگا کورتەکان بەکاربهێن یعنی بۆ نمونە چەندێک ڕێگری بکرێت وەکو کات دیاری نەکراوە لە بەرەوەی سێریکە دکتۆرگیان لە بەرەوەی ئەو خەڵکە بەپێی یعنی ئەو کەسە بەپێی فامیلی پلانینی خۆی ئەیکات بەس ئێمە ڕێگاکانیمان بەلاوە مهمترە بۆ نمونەیە ساگە ڕێگری بکرێ لە ڕێگەی نیچرال کۆنتراسپشن واتە تەنها بڵێن ڕێگری سروشتی ئەوە لەوانەیە زۆر باشتر بێت لە دەرزیەک کە نەخۆشەکە ئەیکات ڕاستە پێ ئەڵێ دکتۆرەکە بڵێ کە هۆرمۆنیە پێڵێ هەموو سێ مانگ جارێ بیکە بەڵام لەوانەیە 2 ساڵ یەک دەرزی لە زیاد لە 2 ساڵ ئیشکە ئەو کاتە تۆ نازای نەخۆشەکە کە گەڕێتەوە سەرباری ئەوەی کە مناڵ دروست بکات کەواتە ئەگەر ڕێگری لە دوور و درێژش بێ بەڵام سروشتی بێ ئاساییە بەڵێ ئێمە ئەزین چۆنە ڕێگاکانمان هەیە بڵین ڕێگای زۆر کورتمان هەیە ڕێگای مامناوندمان هەیە ڕێگای زۆر درێژمان هەیە نەخۆشمان هەیە بڵین دەستگایەکدانێ لە ناوپۆشی مناڵانە کە ئەمە بۆ 5 ساڵ دانێ بەس لەوانەیە تا کە لای بەرێ لەوانەیە تا 2 ساڵیش نەگەڕێتەوە سەرباری ئاسایی لەوانەش ئەو مانگی کە لای بر هەر یەکسەر بگەڕێتەوە بەس یعنی ئەوە ڕێگا درێژەکانە یان بۆ نمونە لەولەبی قۆڵمان هەیە کە ئەوە بۆ ماوەی 3 ساڵ دائانرێ بەس ڕێگا کورتەکان ئەوەیە کە لە ناو خەڵکا کە ڕێگریکردنە بەس شێوەی سروشتی یان بەکارهێنانی کۆندۆمە یان بەکارهێنانی ئایپڵەواتە حەب بەکارهێنێ مانگێ بەکارهێنێ دوای وازی لێنێ 3 مانگ بەکارهێنێ وازی لێنێ ئەمانە لەوانەیە تا ڕادەیەکی ئەگەر ئەو کەسە نیازی بێن بۆ مناڵبوونی تر زۆر باش لە ماوەی یەک خولێک پێم بڵێ چی زۆر گرنگە خانمان لەسەر دووگیانی بیزانن مهمترین شت ئەوەیە بێت تەوعیەی صحیح هەبێ واتە ئەو کەسە ئەبێ باگراوندێکی زانستی و بڵێن پزیشکی هەبێ کە پێشتر ینی هەی بێ بۆی ئیشی پێ بکە ئەویش لە ڕێگای چیەوە ئەبێ فۆلیک ئەسید بەکاربێنێ مهمترین شت ئەوەیە هەموو دایکێک پێش ئەوەی دووگیان بێ ئەبێ حەبی فۆلیک ئەسید بخوا و ئەبێت خواردنی ڕێک بێت کە نیزامی غیزایی زۆر مهمە خەوتن خواردن و هەر دایکێک کە حامیلە بێ نابێ ئەو بڵێن سۆتە هەڵەیە بچێتە مێشکەوە ئەو بیرکردنەوەی بڵێ من دووگیانم کەواتە 2 کەسم نەخێر 2 کەس نییە لە بەروی ئەگەر دایکێک بە هەوەسی خۆی هەموو شتێک بخوات ئەو کاتە لەوانەیە ببێ بە تووشی ینی فشاری بەرزە فشاری خوێن ببێ لەوانەیە تووشی شەکرە بێ کە لەم ڕۆژەیە شەکرە زۆر بووە لە بەرەوەی ئێمە هەمومان مجتەمەعێکین زۆر احتیمادمان لەسەر کاربۆهیدرەیتە لەسەر برنج و لەسەر نان و لەسەر هەموو نەوعەکانی جۆرەکانی شیرینی لە بەرەوە ئەو دایکە نابێ ئەو سۆتە هەڵێ و ڕاضەکردن بڵێن بۆ نمونە خەوتنی زۆر باش ڕاضەکردن دوورکەوتنەوە لەو شتانەی کە زۆر ئەها سۆشیالی لەم ڕۆژەیە بڵێن باوێتی دوورکەوتنەوە لە هەموو شتێک کە زیان بگەێنێ بە کۆرپەکەی زۆر باشە دکتۆرە سپاسی بەڕێز دەکەین سپاس بۆ زانیاریەکانت بینەرانی خۆشەویست ئومێد دەکەین هەموو لایەکتان ساخ و سەلامەت بن تا بەرنامەیەشتر خواتان لەگەڵ